پەرەسەندنی ڕێکخراوە جەماوەریەکان ئامرازێکن بۆ پێشڕەوی و گارانتی پاراستنی دەستکەوتەکان. شەپۆلێکی کە لە دژی دەرکردنی حکمی لە سێدارەدانی تومات ساڵحی لە ناوخۆ و دەرەوەی وڵات کەوتەڕێ، نمونەیەکی ئومێدبەخشە کە نیشانیدا کۆمەڵانی خەڵکی خەباتکار لەم ساتە هەستیارانەدا ئەو زیندانیە سیاسیە بەندکراوانەی کە بۆسەی مەرگ چاوەڕوانیان دەکات بە تەنیا ناهێڵنەوە. بەڵام واقعیەت ئەوەیە کە بۆ ڕێگریکردن لە دەستدرێژیەکانی ڕژیم بۆ سەرگیان و ژیانی زیندانیە بەندکراوەکان هێزێکی بە چەند قات گەورەتر و بزوتنەوەیەکی گەلێک بەرینتر پێویستە. هێشتا ئەو هێزە بەرین و لە بنەهاتووەی جەماوەر کە توانایی بە سەرکەوتن گەیاندنی نەبەردێکی واها گەورە و چارە نووسازی هەیە نەکەوتۆتە ڕێ. پرسێکی کە وەک ئەرکێکی گرنگ لە بەردەم ئێمە و هەر ئینسانێکی خەباتکاردایە. بێگومان ئەو بزافە لە چەشنی ڕووبارێکی خرۆشاو دەبێت کە ئەم ڕژیمە وەک زبڵ و خاشاک ڕادەماڵێت. لەم وڵاتەدا ملیێنان گەنج و لاو لەم ڕژیمە جنایەتکارە بێزارن. بە ملیێنان ژنی دیل و ستەمدیت و نەفرەتیان لەم ڕژیمەیە. ملیێنان کرێکاری برسی ئاواتی مەرگی ئەم ڕژیمە دەخوازن. ملیێنان مامۆستا و پەرستار و کارمەند و خانەنشین لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و شکۆ و کەرامەتی خۆیان لە ڕووخانی ئەم ڕژیمەدا دەبینەوە. ملیێنان کەس گیرۆدەی مادە هۆشبەرەکان و ئەم ڕژیمە بە سەبەبکاری چارەنووسی ڕەشی خۆیان دەزانن. ملیێنان ئینسان بێماڵ و حاڵن و نەفرەت لەو ڕژیمە دەکەن و بە ملیێنان منداڵیش لە چێژوەرگرتن لە سەردەمی منداڵی خۆیان بێبەشن و خولیای دنیایەکی شاد و بەختەوەری منداڵانەیان لەسەردایە. هەموو ئەمانە خولیا و ئاواتی جیهانێکی تریان لە دڵدایە. جیهانێکی کە تێیدا ئازادی و نان و کار، شوێنی نیشتەجێبوون و خۆشبژێوی، ئاسوودەیی و ئارامی و بەختەوەری بوونی هەبێ و هەمووشیان دەزانن کە لە سایەی ئەم ڕژیمە چەوسێنەر، تاڵانچی، گەندەڵ، دژەژن و منداڵ ئازاردان ناگەن بەو جیهانەی کە دڵیان بۆی لێدەدات. بێگومان هەوڵ و تێکۆشانی یەکگرتوانەی کۆمەڵانی خەڵک لە پێناو هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام و ئازادی زیندانیانی سیاسی دەتوانێت سەر بکەوێت. ئەم ڕژیمە سەرەڕای هەموو سەرەڕۆیەکانی و سەرباری ئەو چنگ و ددانەی کە نیشانی دەدات لە ئاستورە و ئیرادەی جەماوەردا لاواز و بێدەسەڵاتە. ئەگەر جینایەت ئەنجام دەدات، ئەگەر بەگرتن و زیندانیکردن و هەڕەشە و ئەشکەنجە و تیرۆر و پەتی سێدارە لە هەوڵی زاڵکردنی کەشی ترس و تۆقاندن بەسەر کۆمەڵگادایە، هەمووی ئەمانە لەو ڕوەوەیە کە نەتوانایی پێکهێنانی هیچ ئاڵۆگۆڕێکی باشتری لە ژیانی خەڵکدا هەیە بۆ ئەوەی لەم ڕێگایەوە جێگە و پێگەیەک لەناو خەڵکدا بەدەستپێنێت و نەتەبلیغاتێکی کاریگەر کە بتوانێت بە فێڵ و فری و خەڵک بۆ لای خۆی ڕابکێشێت. هەر بۆیە پەنای بردۆتە بەر تاکە ئامرازێکی بەردەست کە بریتیە لە زیندانیکردن و کوشتن و سەرکوتکردن. هەمومان کەم تا زۆر لاوازی و بێدەسەڵاتی ئەم ڕژیمەمان لە بەرامبەر شەپۆلی کۆمەڵانی تووڕە و وەگیان هاتووی خەڵکدا بینیوە و ئەگەر تا ئێستا شەڕی ئەم ڕژیمە لەسەر خەڵکی ئێران کەم نەبووتەوە، هۆکارەکەی نەک بەهێزبوونی ڕژیم، بەڵکو پڕژ و بڵاوی و ناڕێکخراوی بزوتنەوە کۆمەڵایەتی ڕادیکاڵەکان و بزوتنەوەی کرێکاریە. ئەگەرچی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا جەماوەری هاوخەبات و یەکگرت و گەلێک دیمەنی شکۆداریان لە هاودەنگی و یەکگرتووی بێوێنەی خۆیان نیشانداوە، بەڵام ئەم ئاستە لە هاودەنگی و یەکگرتوویە بەبێ ڕێکخراو گەلێکی فرەچەشن و سازماندراو ناتوانێت پاشەکشەی جددیتر بەسەر ئەم ڕژیمە جنایەتکارەدا بسەپێنێ و ڕێگەی ڕزگاربوونی یەکجاری کۆمەڵانی خەڵک لە شەڕی ئەم ڕژیمە خۆش بکات. لە هەلومەرجێکدا کە ڕژیمی کۆماری ئیسلامی خەریکی جێبەجێکردنی سیاسەتێکە کە دەیەوێت لەو ڕێگایەوە هەنگاو بە هەنگاو قورسایی قەیران و شپرزیە ئابوووریەکانی خۆی بخاتە سەرشانی کرێکاران و چین و توێژە کەم داهاتەکانی کۆمەڵگا، لە شەقامەکان شەڕی لە دژی ژنانی ئازاد پۆش وەڕێخستووە و هاوکات گوشار بۆ سەر زیندانیانی سیاسی و
بەڕێوەبردننی سزای لە سێدارەدانی خستۆتە دەستوری کاری خۆیەوە بۆ ئەوەی خەڵک چاوترسێن بکات و ناچاریان بکات کە واز لە ناڕزایەتی دەربڕین بهێن. ئێعدامەکانی ئەم دوایانە و دەرکردنی حکمی ئێعدام بۆ تومات ساڵحی تەنیا بە تۆمەتی خوێندنی ئاواز و گۆرانی ناڕازی و ڕەخنەگەرانە نیشاندانی چنگ و ددانی خوێناویە بە جەماوەرێکی کە ڕژیم باش دەزانێت لە بەرامبەر کەوتنە ڕێی شەپۆلی خۆشاوی ئەواندا لاواز و بێدەسەڵاتە. بە مەبەستی پاشەکشە پێکردنی جددی بە ڕژیم لە بواری وڵامدانەوە بە ویست و داخوازیە ئابوووریەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و کەم داهات، بە مەبەستی کوردکردنەوەی دەستی ڕژیم لەسەر گیان و ژیانی زیندانیانی سیاسی بەندکرا و هەروەها بۆ سەقامگیرکردنی هەر ڕادەیەک لە دەستکەوتەکانی خەبات و ناڕزایەتیەکانی تا ئێستا بوونی ڕێکخراوگەلێکی بەردەوامی جەماوەری لە فۆرم و شێوازی جۆراوجۆردا پێویستە. ڕێکخراوگەلێکی کە کرێکاران، خوێندکاران، ژنان، مامۆستایان، پەرستاران، داکۆکیکارانی مافی مرۆڤ، بەرگریکارانی ژینگە، داکۆکیکارانی مافی منداڵان و هیتر لەخۆ بگرێت. پەرەسەندنی ڕێکخراوە جەماوەری و مەدەنیەکان ئامرازێکن بۆ پێشڕەوی و گەڕەنتی پاراستنی دەستکەوتەکان. ئەرکێکی لەم چەشنە بە شێوەیەکی سەرەکی دەکەوێتە سەرشانی هەڵسوڕاوانی سۆسیالیست و ڕێبەران و پێشڕەوانی بزوتنەوە ڕادیکاڵە کۆمەڵایەتیەکان. ئەو ڕۆڵەی کە تا ئێستا بینراوە دەستکەوتگەلێکی بەرچاوی هەبووە و لەمە بە دواش پێویستە بە شێوەیەکی جددیتر و لە ئاستێکی بەربڵاوتردا بەردەوام بێت.